پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لە خێزانەکانی زەینەبی کچی جەحش ڕەزای خوای لێ بێ پرسیاری لێ کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە بە هیلاک دەچین خوای گەورە ئێمە لە ناو دەبات لە کاتێکە پیاوە چاکان ناو ئێمەدا بێت قال نعم إذا كثر الخبث پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هەر کاتێ فەسادی و خراپەکاری و تاوان زۆر بوو پیاوە چاکانیشتانە ناو بێ خوای گەورە هەمووتان ناوە بێت بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لە هەر کەسە بەپێی نیەتەکەی خۆی و کردەوەکەی خۆی زیندوو دەکاتەوە بەڵام کاتێککە عەزابی خوا هات پیاو باش و پیاو خراپ هەمووی دەسووتێنێ هەمووی لەناو دەبات هەر کاتێککە خراپە زۆر بوو ئەو وعدی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم فەرمی بەڵێ بێگومان هەر کاتێک عەزابی خوای پەروەردگار حەڵال بوو بۆ خەڵکی بەهۆی چیوەی بەهۆی زۆرەتی خراپە و تاوانەوەیە کە تاوان زۆر بوو إذا كثر الخبث كثر كتاوان زور بو بەڵێ عەزابی خوای گەورە دێتە خوارەوە بۆیە بە دووری نەزانین بگەڕێنەوە بۆ لای خوا بەڵکو خوای گەورە ئەو عەزابمان بۆ بکات بە ڕەحمەت بۆمان بکات بە لێخۆشبوون بۆمان بکات بە خۆشی بە شادی بە ناشکوریکردن قەت خوای گەورە ماڵمان ئاوادان ناکاتەوە قەت خوای گەورە وڵاتمان ئاوادان ناکاتەوە بەڵکو خراپتری دەکات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ئێمە دەفەرمی ئاگادار بن کاتێک کە تاوان و خراپە زۆر بوو بێگومان خوای گەورە هیلاکتان دەکات و لە ناوتان دەبات با بە خۆماندا بچینەوە